من ئەو بڕیارەی کە دەرچووە لە ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستاندا دژ بەم 15 دادوەرە بەڕێزە من بە ئچحاف ێزانم واتە یاسای یاخود بڕیارێکی توندڕەوە بڕیارێکە دەبواە زیاتر دراستیان بکردایە نەک بەو شێوەیە چونکە ئەبینی یعنی وەزعەکەی خراپتر تێکدا ئەمەشە بۆ خۆی کارەساتە لە هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار 15 دادوەر بەجارێکە مان بگرن ڕاستی لە هەرێمی کوردستاندا حاڵەتێک هەن ینی پێچەوانەی هەموو دنیاە لە هەموو دنیا حزب وەسیلەیە بۆ خۆشگوزرانی هاوڵاتی بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە بینین خەڵک بۆتە وەسیلەیەک بۆ ئەوەی حزبەکان یاخود بنەماڵە دەسەڵاتدارەکان بگەنە ئاستێکی بەرز و بگەنە ینی قمەی دەسەڵاتدا و یاخود بتوانن بگەنە قمەی خۆشگوزەرانی بۆ خۆیان لە بریەوەی ئەوان ژیانی خەڵک باش بکەن دەبینی خەڵک بۆ سوتەمەنی و بۆ قوربانی بۆ ئەوەی ئەوان ژیانیان باش بێ ئەمە بۆ خۆی کە ڕوویدا دەلالەت لە شتێک ئەکا ئەویش ئەوەیە کە قەزا لە هەرێمی کوردستاندا داڕما واتە یاسای سوڵتەی دادوەری لە هەرێمی کوردستاندا داڕماوە چونکە ئێمە لە ئەساسە مەبدەئێکمان هەیە پێوترێ مەبدە فەصل بینە سوڵتات واتە جیاوازی یاخود سربەخۆیی هەر دەسەڵاتی دادوەری تەشریعی تەنفیدی بەڵام بەداخەوە ئێمە ئەوەش نییە ئاستەکە گەشتۆتە حدێک کە ئەحزاب حزب کەسایەتی بنەماڵە ئەوانە تەداخلی بڕیارەکانی دادگا بکەن ئەمە بۆ خۆی یعنی سابقەیەکی زۆر ترسناکە واتە پێشینەیەکی زۆر ترسناکە پێویستەکە هەمومان یعنی چۆن بڵێ وەکو زەنگێک هەموو لایەکی ڕاچەڵەکان پێویستەکە لە بری ئەوەی کە ئەنجومەنی دادوەری بڕیارێکی وا دەربکات دراستێکی ئەم وەزع بکە بەخۆیان نەبچنەوە ئاخۆ بۆچی 15 دادوەر بەجارێکە بڕیارێکی وایان داوە ئەمە بۆ خۆی شەقامی کوردی لە هەرێمی کوردستاندا هەژاندووە و من پێم وایە کە ئەم بڕیاری کە دەرچووە لە ئەنجومەنی دادوەری لە بری ئەوەی چارەسەری کێشەکە بکە کێشەکە زیاتر گەورەتر کردوێتەوە بۆیە پێویستەکە بەخۆیان نەبشنەوە ئێمە وەکو من بۆ خۆم وەکو ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم بابەتە لە هەرێمی کوردستانەکە چارەسەر کرا نەکرا ئێمە بەرەو بەغدای دەبن لە هەڵوێستی ئەم دادوەرە بەڕێزانەیە کە لە پێشینەیەکی بێوەنە دامانیان گرتووە لە ئەنجامی ئەو زوڵمەی هەروەها لە ئەنجامی نەپرسینی کێشەکانن لایەن دەسەڵاتی دادوەریەوە دیارە ئەمان کێشەیان هەبووە ساڵێکە زیاترە کاتێکە چوون پرسیاریان کردووە چوون پرسەکەیان بردە بۆ ئەنجومەنی دادوەری تایبەتی دادوەرەکان پیان وتون ئێوە زۆنی سەوزن بڕۆن بە حیزب کێشەکەتان بۆ چارەسەر بکە ئەمانیش بە ناچاری بەڕاستی هیچ دەرەتانیان نەماوەتەوە هاتوون ئەم هەڵوێستایان کردو بەڕاستی ئەم هەڵوێستا هەڵوێستێکی پیرۆزە و پێویستیشە هەموو دادوەران و بە تایبەتی ئێمە هەم خەڵەکەم دادوەران خۆیان گلەی و ناڕازیان زۆرە لە دای سوڵتەی قەزایی و زۆربەی زۆری دادوەران ناڕازین هەقیوە ئەم هەڵوێستا پشتگیری بکرێ و بەهێز بکرێ و ئیتر ئێمە کاتیەوە هاتووە بەم دەسەڵاتە بڵێن بەسە ئیتر کاتیەوە هاتۆ بڵێن دەسەڵاتی دادوەری دەبێت سەربەخۆ بێت چونکە بەڕاستی ئەگەر ئێمە هەر چاکسازێکیش بکرێ ئەگەر دەسەڵاتی دادوەری سەربەخۆ نەکرێ و دەسەڵاتێکی دادوەری پاک و ئازا و نەزیه دروست نەکرێت چاکسازی ناتوانرێ بکرێت ئەمە دەلالەتی ئەوەیە کە ئەمان دەیانەوێت هەموو دانەکان بێدەنگکەن و دادوەر ڕزگار دادوەرێکە پێگەی خۆی هەیە نەنگ لە سەراستی کوردستان لە سەراستی عێراق و جیهانیش تاوان و دادوەرێکە کە بە پیشەیی و لێهاتووی ناسراوە سزادانی هەر بریتە لەوەی کە بەشێکە لەو سزایی کە لەگەڵ ئەم کۆمەڵە دادوەرایە واتە هەر کەسێک کە ناڕازی بێ و بڵێت ئەم سیستەمە باش نییە و پێویستی چاکسازی تێدا بکرێ دیارە ڕوبەڕووی سزا دەبێتەوە کاگرزگاری جێجێکە لەوانەیە کە هەر هەڵوێستی هەیە من ئەوەندەی ئاگادارم زیاتر لە ساڵێکە بایکۆتی دانیشتەکانی دەستەی گشتی محکەمەی تەمیزی کردووە لەبەر ئەوەی کە ئەدای ئەنجومەنی دادوەری بەدڵ نییە طبعا ئەوان دەبێت ئەمە نامەیە کە دەڵێت دەبێت تۆ بێدەنگبی بۆ وەزع ڕازی بێگە ڕازی نەبی سزا